من ڕووی دەمم لە بەغایە بەغا بە هەموو نەوعێ پلانە گێڕێ بۆ ئەوەی شتێک نەمێنێ بە ناوی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی قەواری هەرێمی کوردستان تێک بدا لە کاتی داعشە ئەو بۆ مووسڵ موچەی ناردووە ئەی بۆچی ئێستا هەرێمی کوردستان مۆزەفەکان جیا ئەکاتەوە بۆچی هەتاکەی ئەو بەغا هەر ئەوێت لە هەرێمی کوردستان نەهێڵێ ئەوێت لە شارێکی وەکو کەرکووکە ئێمە ئێستا لە ضمنی مادەی 140 ئەوە تا ناحیەکانمان دابەشەکە ئەیا بەسەر ئەو شوێنانەی کە سەر بە بەغایە بۆچی کە دەستورە قانونە مادەی 140 نابێ ئەو شوێنانە دەستکاری بکرێ بەڵام ئەکرێ ئەوە تا زەویزارەکانمان هەمووی داگیر کراوە قەراریشی بۆ دەرچووکە هەر کە زەویزاری خۆی تاپۆ بەنایەتی بگەڕێتەوە بەڵام ئەوان هەر لەسەری بەردەوامن ئایا هەتاکەی ئێمە ئەڵێن ئیتر بەسە پشت بەخوا ئەگەر هەرێم ئێمەی کورد هەمووی یەک ڕیز بین یەک دەنگ بین هیچ پلانێکی هیچ دوژمنێک نەک ئەوان چونکە کورد دوژمنی زۆرە هیچ پلانێک سەر ناگرێگەر ئێمە یەک دەنگ و یەک ڕیز بین